ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە قەزای خەباتین دیارە لێرە مەفرەزەکانی پۆلیسی هەولێر وەستاون خاڵیان داناوە بۆ دەست بە سەرداگرتنی سەچی بێمۆڵەت. ئەم هەلمەتە لە تەواوی سنووری پارێزگای هەولێر لەژێر فەرمانی وەزیری ناوخۆ بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر بەردەوام دەبێت. ئێستاش لە قەزای خەباتن بۆ ئەوەی دەست بەسەر هەرچی سەچی بێمۆڵەتە بەبێ جیاوازیدا دابگرن و ئەمە کاریگەری هەبووە لەسەر کەمکردنەوەی سەچی بێمۆڵەت. ئەمەش لەژێر فەرمانی وەزیری ناوخۆ بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێرە کە ئەوە مەفرەزانە بەردەوامە و بەردەوامیش دەبێت لە ڕۆژانی داهاتوو بە تایبەتی لە قەزای خەبات، چونکە دوای ئەوەی چەند کێشەیەکی کۆمەڵایەتی لە قەزای خەبات ڕوویدا و خەڵک پەنای برد بۆ چەک بۆیە بۆ ئەوەی هەم کێشەکان کەم ببتەوە بۆ ئەوەی خەڵک پەنا نەباتە بەر چەک هەستاون بە دانانی خاڵ. وەکو دەبینن زۆربەی شەوەکان مەفرەزەی پۆلیسی هاتوچۆ لە قەزای خەبات هەیە بۆ ئەوەی سەچی بێمۆڵەت کەم بکەنەوە. لەسەر تاسەری هەولێر پۆلیسی هەولێر بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر بەردەوامە لە دانانی خاڵ بۆ ئەوەی هەر سەچێکی بێمۆڵەت بوو دەست بەسەردا بگرن بەبێ جیاوازی.